خی بەخشندەی میرەبان ئێوارەتان باش بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم ئەم ئێوارێش لە بەرنامەی گفتوگۆ پێتان دەگەمەوە. هەڵبەتە دوێنێ یادی دامەزراندنی شاری سلێمانی بوو، ئەو شارەی کە لە ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دامەزرێنرا، نەک تەنها شارێکی جوگرافیە وەکو جوگرافیا و لۆکیشن، بەڵکو سمبولێکە لە بیرروڕا، لە ڕۆشنبیری، لە تێکۆشان. ئەم شارە بە پایتەختی ڕۆشنبیری کوردستان ناسراوە، چونکە هەمیشە پێشەنگ بووە بە نالیەوە، بە مەحویەوە، بە گۆرانەوە، هەمووی لەم بە سمبولی ئەم شارە ناسرێ. یەکەم ڕۆژنامەی و کتێبخانەی گشتی لە کوردستان لەم شارە بوو، مەکۆی شاعیر و نووسەر و ڕۆشنبیر بووە، شوێنی لەدایکبوونی زمانی کوردی نوێ و ئەدەبیاتی هاوچەرخە، لە ڕووی سیاسیەوە ناوەندێکی شۆڕش بووە، شاری خەباتی ئازادی خواز بووە، سەرچاوەی بزوتنەوەی دیموکراتی بووە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵگەیەکی کراوە و دیموکرات و ڕێزگر لە جیاوازی فرەڕەنگ و پەروەردەی نەوەیەکی بیرمەندی شام شارە. سلێمانی دەوترێت هەمیشە بووە و دەبێتە ئامێری هزری ئازاد و دەنگی دادپەروەری بۆ هەموونەوەکان. سلێمانی کە ناوی ئەهێنرێت دەوترێت هەمیشە گەشەسەندن لە ڕای ئازاد لە دلێریت بیرەکەوێتەوە. جا من هیچتر کات بە پێشەکێکەمەوە ناکوژم، لەگەڵ میوانێکی زۆر ئەزیز بەڕێز کاک عومەر حاجی عینایەت، ناونیشانی زۆرە کاک عومەر، وەکو ئەندازیارە و ناسێنم، پەرلەمانتار بووە، مدیر عام بووە، بەڕێوبەری شارەوانیەکان بوو، هەمیشە تەمە درێژ کاک عومەر، سواز بۆ ئەم میوارەی مادوم کردی. چیت هەیە بۆ بە پرسیار دەست پێ نەکەم بۆ 241 ساڵی دامەزراندنی شاری سلێمانی؟ زۆر سپاس بۆ بەڕێز بۆ ئەو بەرنامەش کە ئێوە کردوتانە و بۆ هەموو بینەرەکانتان و بۆ ئەو کەسانی لە پشتی کامێرەون و بۆ ئیخراجەکە هەمووی پرۆدیوسەر و هەمویان. ڕێزم حرمەتم بۆ هەمویان هێچکەوانە بەڕاستی سەربازی ونن، ڕاست ئێمە دەرەکەوین لە شاشەکە بەس ئەوان سەربازی ون. وەڵاهی من سەرەتا ئەمە پیرۆزباتی گەرم لە خۆم و لە خۆم بۆ خۆم لە خەڵکی سلێمانیش، چکۆ ئێمەش خەڵکی هەڵەبجەین، هەڵەبجەیەکان هەمیشە بەشێکی دانەبراو بوون لە سلێمانی. تەسەوەرەکەم بەشێکی جوان بوو بن، هەمیشە زۆر جار باس لەوە کردی هەڵەبجەیەکان هاتوونە سلێمانی و زۆر شتیان بەدەستەوەوانە. منیش پێیان ئەڵێم ئێمە ئەو شتە جوانانەی کە هەمان بووە لە ڕووی ئابووری، لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی زانستی، لە هەموو بوارەکانی ژیانە مڵۆکانمان هەڵگرتو هێناومانە خستمانە سەر خەرمانی سلێمانی، چکە خۆمان بەشێک لە سلێمانی زانیوە. خەرمانەکەتان گەورەتر؟ خەرمانەکەمان مڵۆکانی ئێمە خەرمانەکەی سلێمانی گەورەتر کردووە. زۆر جوان وت پێشێکی کە سلێمانی بەڕاستی شارێکە. من بە یەک گوشە ئەیبڕمەوە ئەو جەنابەی ئەو بە یەک ڕستە بە دەستەواژێک ئەیبڕمەوە، من ئەڵێم سلێمانی ئەو سیانەیە، سیمە بەسم سی هەناسەدانە، ئەو سیانەیە کە کوردی باشوور لێوەی هەناسەدا، ئەوەندە زیندووە سلێمانی. بە منە بوو تام قسە بەداخەوە ئیتر ئاخر ویستمی خۆم بێ وشی هەر خۆش خۆم خاوەنی خۆم خاوەنی ئەو دەستەواژەیەم، ئەمە بەسم بەخیلی نەبوو، چکە من لە حیاتما بەخیلی نیم لە زانیاری پێدا. لەبەرەوە من پیرۆزبایی لە خۆم و لە خەڵکی سلێمانی بە هەموو گوند و قەزا و ناحیەکانیەوە ئەەکەم. سلێمانی شارێکی زیندووە، بەڵام بەداخەوێڵێم جەناب یەکشت دوود من ئەوم پێ ناخۆش بوو، وتە ساری سلێمانی شاری ڕۆشنبیری بوو، ڕۆشنبیری ئەوە نیە، پایتەختی ڕۆشنبیریە هەروە بووە، بەڵام بەداخەوە ئێستا خەریکە لاوازە بێت. قسەمە بێ زانین بۆ خەریکە لاوازە بێت، چکە ڕۆشنبیر ئەو کەسەیە لە بەرامبەر ستەما بێت. لای من تعریفی ڕۆشنبیری یەکشتە، هەر کەسێ ڕۆشنبیرە ستەمی بینی لە بەرامبەریا قسەی هەبێ، بێدەنگ نەبێ، یعنی ئەبێ ڕوبەڕووی ستەم بێتەوە. بەداخەوە لەو جۆرە کەسانە ئیسە کەم بۆتەوە لێرە زۆر بەکەم ماوە لەو جۆرە خەڵکانە لە سلێمانیا بە درێژایی مێژووا بۆ سلێمانی، بەڵام ئێستا خەریکە بەرەو لاوازی و بێدەنگ بوونەچێت. ئەگەر بگەڕێینەوە با پرسیاری یەکەمم بگەڕێینەوە بۆ مێژووی دامەزراندنی ئەم شارە.
بۆچی ئەم شوێنە هەڵبژێررا وەکو ئەندازیار ئەم پرسیارە لە یەکەم بۆچی ئەم شوێنە هەڵبژێررا و بابانیەکان بۆچی شاری سلێمانیان هەڵبژاردووە شاری سلێمانی ئەو فرەڕەنگەی لە پێشەکێکەشمان باسم کرد لە چیەوە ئەو نازناوانەی وەرگرت بۆچی ئەو نازناوانی مێژوونووزنی من مهندسم زۆر شارەزاییم لەو بوارە نییە و ناشمێ بچمە ناو مۆزوعێکەوە کە لی نەزانم دیوەندازیارەکەی لە دیوەندازیارێکەوە سلێمانی لە سەرەتاوە کە هاتووە تەوان پێشتر لە قەلاچۆلان بوون ئەو کە سلێمان بەگ هاتووە ئێرەی دامەزراندووە خەڵکە باشەکانی ئەو گوند و منتیقی کۆکردو هێناوتی ئێرە وندت نادوێتی لە سنە لە کرماشان لە مەهاباد لە تاران لە هەموو لە حتا لە هەمەدان لەمانەوە وەستای زیر و حتا لە تورکیاوە وەستای زیرەکیان هێناوە دەستیان کردووە بە ئەم شارە هەر لە سەرتاوە کە دروست بووە بڵێن مواسەفاتی شاری تیا بووە لە بوونی شارەوانی لە بوونی حەمام لە بوونی قەیسەری لە بوونیشین یعنی گوندێک نەبوو وردە تەتەورکە کە بنیاتی یەکەم جار کە دروستکراوە دروستیان کردو وەک شار دروستیان کردووە لەبەرەوە بە بۆچوونی من هۆکاری سەرەکی کە سلێمانی زوو پێشکەوت و خەڵکی ڕۆشنبیر و ئەوانی تیا هەڵکەوت و خەڵکی ئازا و بیۆری تیا هەڵکەوت هۆکارەکەی بوو لە سەرەتاوە وەک شار بوو وفعلا بەڵام چی سلێمانی معالمی سلێمانی تێکدا ئەوەی ڕاگواستنەکەی حزبی بەعەز لە ساڵەکانی ساڵی 1970 هەتا ساڵی 1970 ئەو ڕاگواستنە وای کرد خەڵکی گوندەکانی چواردەوری هەموو زۆربیان گواستەوە تێکەڵ بە کۆمەڵگەی سلێمانی بوون نە خەڵکی سلێمانیە ڕەسەنەکە توانی کاریگەری هەبێ لەسەر کولتوری ئەوان و وەک کولتوری خەڵکی سلێمانی لێ بکەن نە ئەوانیش توانیان خەڵکی سلێمانی وەکوان لێ بکەن بەڵام سلێمانی ڕەسەنەکە کە لێرە بوو کولتورەکەی خۆیان تا حدێک بە ئێستاشەوە پاراست بەو شێوەیە کە هەیە بەڵام ئێستا بووەتە تێکەڵەیەک ئەتوانی بڵێ گەڕەکانی ئەتراف جۆرێک لە خەڵکی بڵێن عشایر گەری و مەسەرەن ینی زۆر لە ڕووی تەمەدونەوە وەک ناو وەک سلێمانی ڕەسەنەکە نییە ئەمە هەر ڕاستیەکە بەڕاستی ئەمە بۆ هەڵەبجەش ڕاستە بۆ شارەکانی کەس ڕاشتە سەدام حوسێن بە شێوەیە پێگاتەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستانی تێکدا هەر ئەوە نەبوو ئێمە چیمابارانی کردین و ئەنفالی کردین و لە ناوی بردین پێگاتەی کۆمەڵایەتەکەشی لەبەرێک هەڵوەشان ئێستا نیوەی خەڵکی ڕەسەنەکەی سلێمانی نیوەی لە ئەوروپا نیوەی لە ئەمریکایە خەڵکی ڕۆشت و ئاوارە بوون بە کودەکەی دەستیان لە ئاوادانی شارەکەشیان و لە پێشتری شارەکەیان بڕاوە کۆمەڵی خەڵکی کە داخڵ بووە بۆ ئێرە ئەوانش دەست و پەنجەیان پێوەی دیارە خۆ ناکرێ ئەوانش ینی بەڕاستی نادی دەبگرین بۆیە ئەکرێ بڵێ سلێمانیەکەی ئێستا سلێمانەکەی جاران نییە لە ڕووی پێک هاتە کۆمەڵایەتێکەوە سلێمانێکی ترە بە نوعێکی تر بەڵام سلێمانی ڕەسەنەکەش بەشی گەرماوەت کاک عومەر بۆ ئەوەی پارێزگاری لە مێژووی لە ڕووی ئەندازیاریەوە تا چەند سلێمانی بەرپرسانی ئەم شارە توانی ویانە ئەو جوانی کە سلێمانی سەرەتا پێی نەخشاوە بەشێک لەو جوانی ئەندازیاری سەرەتای بهێڕێتەوە هەوڵدراوە بهێڕێتەوە و پارێزگاری لێکرێ و چەندیشی ماوە ئەم شێوە ئەندازیاری سەرەتای من پێش لەوەی وەڵامی ئەوە بدەمەوە پێویستە ئێمە سلێمانی وەکو پارێزگا سیرکەین تەنان ناو شارەکە سیر نەکەین ئەوە یەکەم ئیش کە هاتن ئەم بەرپرسانی ئێمە لە 91 تا ئێستا کێ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو بەرپرسی یەکەم بووە چکە وەکو ئێستش باسەکەن ئەڵێن پارتی لێرە دەسەڵاتی نییە حکومەتی هەرێم لێرە دەسەڵاتی نییە ئەوەی دەسەڵاتی هەیە لێرە حتا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تر لە بری وەکو دوێنێ حاکم شێخ لەتیف نووسیوێتی و منیش دەیان جاری کە باسم کردو لە هێنەکانە وەکو ئامر و ناهی لە سلێمانیا هەر ئەوە لە بری محافظ قسەکە لە بری سەرۆکی شارەوانی قسەکە لە بری ئەو قسەکە یعنی بەکودی لە بری هێز سەربازیەکان ئەمرەکە فەرمان دەرەکە ئێستا چێ سلێمانی وای لێ هاتووە گوندەکانی ئاوادان نییە تۆ کاتی ئەڵێ سلێمانیە بێ ئاوادان بێ گوند ئاوادان نییە ئێستا ڕێژەی دانیشتوان لە هەرێم لە پارێزگای سلێمانیا 185 شارنشینە 115 گوندنشینە کە لە کاتێکا بڕبڕی سەرەکی ژیان بەدەست گوندنشینەکانەوە ئێمە لێرە بەکاربەرین ئەوان بەرهەمهێنەرن لەبەرەوە ئەوەیەکێکە لە هەڵە گەورەکان کە ئەمانی تێکەوتووە هەرمووی کرا بە پۆلیس و کرا بە ئاسایش و کرا بە کارمەند و کرا بە پێشمەرگە و دەستی جوتیارەکانیان لە گوندەکانیان بڕی ئەوە کارەساتێکی زۆر گەورە بوو بەرامبەر تەڵان بۆ سلێمانی شوایە بۆ هورێری شوایە بۆ دۆکیش و بۆ هەڵبجەش و بۆ شوێنەکان وایە خەڵکی گوندنشین ئەوەی کە دەستی لە ناو زەویەکایە و بەرهەم دێنێ ئەوانە کەم بۆتەوە
هەمویان بوون بە کارمەندی دەوڵەت و بە کوردی بووینەتە کۆمەلگایەکی مشەخۆر کۆمەلگایە کە بەرهەممان کەمە ئەگینا وڵاتێکی وزراعی وەکو وڵاتی ئێمە بۆیە زۆر ئاوادانتر بۆیە لەبەرەوە تەنها نابێ ئێمە لە دیدی دروستکردنی باڵەخانە و پرد و جاد و ئەوانەوە سێرکوین ئەبێ ئێمە پێش هەرێمی کوردستان گەوڵتی هەڵی استراتیژی ئەوە بووە کە ئەوە پێش ئەوەی دەست بۆ ئاوادانی شارەکان بەرێ دەست بۆ ئاوادانی گوندەکان بەرێ من هەر لەم لەسەر ئەم بابەتەش پرۆژەیەکم بەناوی پرۆژەی ئاوادانی گوندەکانی کوردستان نووسی حتا لە بیرمە مەسەن گوندەوارم دانابوو لە بری شارەوان گوندەوان ئەوە گوندەوانەوە وەکو لە ئێرانی شایە ئەوشتە ئەنجومەنێکی بچووک مەسەن بۆ بیسی گوند و ئەنجومەنێکی بچووکم بۆ دانابوو بە کوردی ئەم شتە لە بەرچاو نەگیرا و لە بەرچاویش ناگیرە و لە بەرنامەشیان نێ و لە پرۆگرامی هیچ حکومەتیشی ئەنەماشان نەمبینیوە اینجا ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێز من لە بیرم نەچێتەوە پرسەکەی بەڕێز ئەڵبەت پرسیار نییە پرسە چکە پرسیار جەنابتی پرس ئەوەیە تۆ لە منیەکە ئەو شارۆک و بۆ بەتی زمان لە ڕووی زمانەوە جەنابەت پرسیاری تۆ بەڵێ ئەی من نووسەرم بەحساب وەکو کۆڵکە نووسەرێکم لە سلێمانیان کەس ناتوانێت لە ئیش نەکراوە بەڵام ئیشێکی بێبەرنامە کراوە مەسەڵەن یەک نمونە بۆ وەسیەتی بۆ یەنمەوە ئەو ئەندەرپاسی ڕەوبەک ئەندەرپاس ئەوە 25 میلیۆن دۆلاری هێچووە پێش ئەوەی دەست پێ بکەن من پێم وتن کاک بەڕەحمەت بێ کاک بەهرۆز مەیکە کاک عیماد ئەحمەد مەیکە کاک دانای ئەحمەدی مەیکەن ئەم پرۆژەیە فەشەلیێنێ مەکەن سوودی نییە یەکەم ئەمە تەقاتوع نییە ئەم شوێنە ئێوە تێ دووهەم تۆ سیارەیە ڕەت دەکەی لە سەواڵەکەەوە یەتە بەردەکی سەر ئەوەستێ کەواتە تۆ بۆ دروستەکەی معالمی باسی معالیمەکە معالیمی شارەکەش کە جادەی سالم بوو بە نەورۆز و بەسەری ساڵەکانە ئەو خەڵکە لەو ناوا قەڵەبەڵگە ئەوەشتان تێکدا ئەوی شوێنی خۆی نەگرت بەڕێی من بوون و نەبوونی ئەو ئەندەرپاسە 25 میلیۆن دۆلاری تێچوو پارەکە بە هەدەردرا وتیان بۆچی هەڵێ وتم ئێبێت تۆ گەرەمە دروستەکەی بێ لای حەسیب ساڵحیش کە پاڵاسەکە لەوێش ئەوەش هەڵدری بچووی لای مامەڕیشە هەڵدری بۆ سەرەوە بەر فولکەی دەسەکە هەڵدری بەردەرکی سەر هەڵدری وتم سلێمانی وەکو مڵی لێ ئەمان ناکرێت ئێریاکە بچووکە بە قەڵکی ئەو جۆرە ئاوادانیە نایە ئەمە واز دەبێنن زۆنی ناو شارە با بینێت و حتا وای لێبێ سیارە و شتیش هاتچێتیان نەکات و ئاوادانەکە بەر ئەمە نقطەیەکی زۆر سەرەکی کە من باسکە دوایەوە هاتن ئۆڤەرپاس و ئەندەرپاسێکیان دروست کرد لە ئەوەی خەسرەوخاڵ ئەندەرپاسەکە بەڕاستی شوێن خۆی گرتووە زۆر جوانە بەختیاری و ڕزگاری نووسان و بێک بەڵام ئۆڤەرپاسەکە سوودێکی نییە تۆ بۆچی دەی دروستەکەی لەبەرەوەی ئێریاکە کەم بوو مەسەحا کەم بوو اینجا تۆ لە شوێنێکە ئەندەرپاس و ئۆڤەرپاس دروستەکەی ئیتر بێ کارێکی وا بکەی کە پێویستی بە ترافیک لایت نەبێ هەموو ئۆڤەرپاس و ئەندەرپاسەکان ئێمە ترافیکی لایتێکی بۆ ئەمە نەبرد بیبێ لە چوارڕیانی سەرچنار ئەو سیارانەی لە کەرکووکەوە دێن تۆ بە ئاراستەی سەرچنار یەک لوپی بۆ دروستکەی بە ئاراستی سەرچنار لێوەدای بەزێنی ئەو سیارانشی لە عربەتەوە دێن بە ئاراستی کەرکۆڕن لێوەدای بەزێنی بۆی پێویستی بە ترافیک لایت ئەکرێ ئیسە شەکرێەوە لەبەری ئێریای سەرچنار زۆرە بەڵام سەلیقەی ئەوێ و هەندەسەی ئەوێ و خەڵکی دڵسۆزی ئەوێ کە و پارەشی ئەوێ لە هەمووش سەر و هەموو شتێک ئەمە یەکێک لەو پرۆژانە هەڵانەیەکەوە کاتی خۆی ئەمان تێکەوتون و من پێشوەختیش پێم وتون یعنی قسەیەک نییە بڵێ وەڵا عومەر لە خۆی ئێستا قسەیەکە هەتا ئەو یوتێرنەی کە دروستیان کرد لە لای سەرجادەی شەستێکەوەی لای مەعرەزەکانەوە شتێکی جوانیش دەرچووە ئێستا بەڵام من پێم وتن نەتوانن بە ئەندەرپاسێ بیبڕن ئەو جادەی کە لە خەسرەوخاڵەوە بچێتە خوارەوە ڕێک بیبڕن و بچێتە خوارەوە بۆی سیارەکان بۆ ئاراستەیە بڕن ئەوە کولفەرشی کەمترە بوو ئیتر وتیان من لەگەڵ سەرسەری شارەوانی قسەم کرد لێرا خانم پێوت کەسێکی ناردەلام وتی وەڵا کاک عومەر ئەو بەر هەمووی کراوە بە معرەزی سیارە و ئەوانە تەجاوزیان لەسەری کردو و ناتوانین ئەو بنەوە ئەمە مەسەن کۆمەڵێ شت بوو کە من ئەجا کرا مەسەرەن تۆ بڵێن پرۆژەی گرنگتر دروستکەی بۆ سلێمانی مەسەن ئێستا خەتەرترین شت لە سلێمانیا چییە ئەم هەموو عیمارە دروستەکرێ بەبێ حساب عیمارەکان کە دروستەکرێت تۆ ڕاستە بینایی جوانە دروست کردو باڵەخانێکی برگور بە ئاسمانە بەڵام تۆ چی دروستەکەی ئەمە سلێمانی با بڵێن هەر هەمووشی بڵین ملیۆنێک و تقریبا با 1 میلیۆن کەس لە سلێمانیا هەبێ بە هەموو محافظێک تقریبا ملیۆنێک و نیوە 1 میلیۆنی ناو شاری سلێمانیا ئێتۆ ئەو یەکە نیشتەجیانی کە ناو شاری سلێمانیا هاتە بەشی ئەوە کاکەوە خەڵکی تیان نیشتەجێبێ ئەمانەش دروستەکەی خەڵکە وای لێ هاتووە ئیسا ڕێوە دروست بووە لە ناو شارە سنتەری شارەکەەوە بە ئاراستەی ئەو شقانە و ئەو شار و گوندانی کە تۆ دروستەکەی گوندە بڵێن ئاسریەکان ئەوانێکەوە تازێ و گوشت سیتی و ئەوانێکە هەموو ناوێکی نەگبەتێکشمان لەوای هەمووی ناوی ئینگلیزی لێوەنێن لەوەشا دژی منێتەکەی خۆمانی دژی زمانەکەی خۆمانی سەرۆکی شارەوانی پارێزگا ناڵێ کاکە تۆ بۆچی ناوێنەی
مثلا بە ئینگلیزی بۆ ناوێنێکا بۆچی بە کوردی ناوێنانی ئەمەژی کە لە خەتەرەکان لەم ئەنجاما چی دروست بووە نرخی یەکە نیشتە جەبوونەکانی و مڵکەکانی ناوشار کەم بۆتەوە نرخی سیتی و گوندەکان و ئەوانەی کەوا ناوێن ناوە مەسەرەن ئەو ئیتبار ناو نهێنم ئەوەی کە لە خۆت ئەزانی بەبەسم شوێ ئەو بینەرەکانشم بۆ ئەزانم کوێ نرخی ئەوانە سابیتە و جێگیرە و بەرەو زیادبوونە چێ نرخی مڵکی هاوڵاتیان بەرەو داشتکانە چێ ئەمە هەڵەیەکی استراتیژیە کە تێکەوتون با یەک کۆتایی پێدێنم بەم قسەیەم هەڵەی زۆر قرس ئەوەیە تۆ ئاو لەکوێ دێنی ئاو گەورەترین خەتەرە بکە ڕوبەڕووی شاری سلێمانی بێتەوە لە چەند ساڵی داهاتووە لەبەری کارەبا دروستەکرێ بەس ئاو دروست ناکرێ تۆ پێویستە ئەم خەڵکەی کە لەناو شاری سلێمانی هەیە تەوزیعێکی بۆ منتیقە جوغرافیەکان کە سەرچاوی ئاویان هەیە ئاو تۆ ناتوانانی ئاو لە پێنجوێنە بێنی بۆ سلێمانی وانە بەڵام ئەتوانی لەوێش ژینگەیەکی جوان دروستکەی خەڵکی پێنجوێنی خەڵک ڕوو لە پێنجوێن بکە ڕوو لە هەڵەبجە بکە ڕوو لە کەلار بکە ڕوو لە دەربەنی خان بکە ڕوو لە چەمچەماڵ بکە ڕوو لە منتیقەی ڕاپەڕین بکە بە کوردی لە گەرمی من ناوێ ناوی هەموو شتەکان تۆ ئەبێ بە شێوەیە کار بکەی کە خەڵک ئەو خەدەماتان و ئەو خزمەتگوزارانی کە لە سلێمانیا هەیە لەوانە شەبێ و لە گوندەکانیشە هەبێ بۆی خەڵک زۆر هاانی ئەوە نەدرێت کە دەتوس خڕماتەوە بێ بۆ سلێمانی لە ڕۆژهڵاتەوە بێ بۆ سلێمانی نیشتەجێ بێت لە باکوورەوە لە ڕۆژئاوا بێن بۆ سلێمانی نیشتەجێ بوون ینی بە کوردیەکەی ئەمە بۆ ئەم قسانی لێرە یەکەم بۆ هەولێریش ڕاستە بۆ دۆچیش ڕاستە بەبەرەوە هەموو چڕی دانیشتوانی سەر خراوەتە سەر سلێمانی و هەولێر و دۆک باش یەکی من ئەم هاوینە سەردانی هەولێرم کرد باشە چوم ئەو گەڕەکە نزیکانەی چەقی ناوشار و ینی نقطەی مێژووی هەولێر دەرەخەن دەستی بۆ نابردرێ ینی لە چەقی بزنسی شایە ئیترەوەڵن نەتەوەی گرتوەکانەکە ناهێڵێت ئینە مێژوێ بۆ لە سلێمانی ئەمە زۆر بەدی ناکەین لە سلێمانیش تا حدێک ڕسایی سەری چوار پیاوی گەورەی وەکو عەبدوڕەقیب یوسفەوە کە بەڕێی من ئەکرێ ئەو پیاوە هەیکەلێکی بۆ دروست بکرێ ئەویش هەر فشارەکە ڕێگە نادا ئاساوارەکان تێک بدرێ بەڵام وەکو ئەوەی نییە کە لە هەولێرژ اینجا لە هەولێریش ئەو شوێنانەی کە جەنابەت باسەکرد ڕاستێتە بەرزە پرتەیە لە هەولێر و جادەی 60 مەتری و 120 چی هەیە بەڵام بڕۆ ناو گەڕەکە شعبیەکانی ناو هەولێریشەوە ئەوان خەدماتیان وەکو پێویست نییە زێرابیان نییە تا ئێستاکێ ئەوان زێرابیان نییە لەو ڕۆ بەڕێی من سلێمانی باشترە لەو ڕۆ لە ڕووی بەڵام ئەمان خۆ ناتوان بگری لە خۆشیان بکەن لە ڕووی بنیەی تەحتی وەکو مەبەسم وەیە لە ڕووی بنیەی تەحتی وەکو ئاوەڕۆ بەتایبەتی ئاوەڕۆ و لەگەڵ ئاوا سلێمانی باشترە بەڵام سلێمانی ڕوبەڕووی گەورەترین کارەساتی ئاوا بێتەوە ئەگەر بەپەلە ئەم مەسەلەی شوقەی نیشتەجێبوون و باڵەخانە ڕانەگرن و لێرا کۆتایی پێنێنن چکە زۆر بێ بەرنامە گەورە بێت سیمای سلێمانی ئێستا بینین سیمای شوێنەکانی سلێمانی کە شاخی ئەسمڕا گۆیژەیە ئەمانە وێرانەکرێن ئەمانە تا چەند کارە سیمایەکی هەندەسی نییە سلێمانی ئەو باڵەخانانێکی کە دروستەگرێ بەپێی بڵێن دیدێکی معماری گەورە نابێ و دەست بۆ وەکو شاخ ئەبرێ بەڕاستی ئەوە کفرێکی گەورەیە مەفروز نەبوو ئەوان ڕێگا بدەن دەست بۆ شاخکان بدرێ حتا ئەگەر لەبیرت بێ جادێکی ئێمە جادەی 100 مەتریمان هەیە جادەی 100 مەتری من کاتێکی کە لە پەرلەمانیش بووم تەقریرێکم تیا کرد چاویلاند و شۆخەکانی گۆیژە ڕێگری یەکەم بوون کە ئەو جادەی کە 100 مەتریە ئەگەر لە دەمرکانەوە ئاوا بێتەوە و لە منتیقی بینەوە بێتەوە لە منتیقی تاسڕوجەوە ئاوا بێتەوە لەوێ پەچی کەوتووە نەکە دوایەوە ئەوەی تاوان بەرزایەکانی سلێمانیش دروستکرا ئەمە بوو بە ڕێگری تەواو لە دروستکردنی ئێستا مەجال نییە ئەگەر ئەو جادە 100 مەتریش تەواو بێ کە ئەوە ماوەکی زۆرە خەریکی و نەیانتوانێت تەواویکەن پێم وایە ساڵێکی کە لەوانێت تەواو بێ ئەو جادە 100 مەتری وەکو من زانیاریم هەیە و معلوماتم هەیە لە ئەندازیارەکانی ئەوانە ئەوەی کە سەرپەرشتیەکەم پرسیارم کردووە بەڵام لەوانەیە سێ لەسەر چواری 100 مەترێکە دروست بکرێ بەس یەک لەسەر چواری جادە 100 مەتریەکە زۆر بە زەحمەت دروستەکرێ ئەگەر من ناڵێم ئیتە دروست ناکە ئەوە یەکێکە لە خەتەرە هەڵا گەورەکان کە تێکەوتن بەهۆی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و شار و ستیەکان شار و گوندەکان گوندی ئەوە گوندی ئەوە بەتایبەتی شۆخەکانی گۆیژە و چاویلان حتا من کاتی خۆشی لەگەڵ کاک شاسوار کە ئێستا لە زیندانە قسەم کردوتم کاکە ئەمە بەر 100 مەترەکە وتووە قەرار بۆ تۆ جادەیەک لە بینی 60ەکە و لە بینی ئەو 100 مەترە دروستکەی بۆی ڕەبتی ئەوە بکەیتەوە وتی وەڵا من بنەی تحتەکەیشم تەواو کردووە بە منەی بە تحتەکەی قەرارە تەواو بکەم
بەڵام تا ئەم لەحزەی من ئاگادارم بنێ تاقیەوە دەوترێت داهاتی ئەم شارە داهاتێکی کەم نییە ئەگەر ڕەشیدانە مامەڵەی لەگەڵا بکرێ بۆ بنیاننانەوە بوژانەوەی ئەم شارە بۆچی ئەم شارە دەوترێت بەڕاستی بێخزمە گوزارە بەڕاستی هەرەوەیە ڕۆژ بەڕێک ئاوەکە لە سەرچاو لێڵە ئەگەر پەرلەمان هەبووە پەرلەمانێکی کارا بووە میزانیە و داهات و دەستکەوت لە پەرلەمانەوە دابش بکرایە بۆ سەر قەزا و ناحیە و گوند و پارێزگاکان ئەو کاتە نەئەتوانرا بەم شێوەیە جیاوازیە بێ لە نێوان خزمەتی هەولێر و دۆک و سلێمانی ئێستا پارەکان بە هەوا و هەوەسی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حیزبەکان و ئەو کەسەی کە لێرە هەمەکارێ بەدەست ئەوانە و ئایا چۆن گومرگەکان بە قاچاق خەڵک بەسەن پارەی پێوی زۆر ناگیرێت لە ساڵی 2013ەوە تا ئەمڕۆ کە ساڵی 2025 میزانی حکوومەتی هەرێمی کوردستان نەچۆتە پەرلەمانی کوردستان کە میزانێژ نەچوە ناو پەرلەمانی کوردستان کێ بەرپرسە بەرامبەر بە جێبەجێکردنی میزانیە پەرلەمانی کوردستان کێ پارەکان دابەشەکە و پرۆژەکان تەوزیعەکە حکوومەت ئەینێریە پەرلەمان پەسەندیەکە ئەو کاتە هەموو کەسێک لە نوێنەرەکانی سلێمانی لێوێ بەگری سەرسەختاناکەن لەو حیسەی کە سلێمانی هەیەی لەو حیسەی کە هەڵەبجەیەتی لەو حیسەی کە گەرمیان و ڕاپەڕین و پێنجوێن و هەموو شارەکانی کوردستان هەیە لەبەرەوە بە بۆچوونی من هەتاوەکو ئەو کاتەی کە پارە بەویستی لەژێ ئیرادی تاگە کەسابێ بۆ سەرفکردن هەر بەم شێوەیە بێ ئەگەر من ناڵم ینی ئەگەر محەمەدی مەهدیش بێنی ناتوانێ ئەمە ڕاست کاتەوە ئیلا بێت لە پەرلەمانی کوردستانەوە پەرلەمانی کوردستان بۆ خۆی دانەری میزانیەکە بێ و چاودێری جێبەجێکردنەکە مستەڵەحێکەیە دەوترێت زۆر کات بەرگوێمانەکە و بەڕێز زۆرتریش لێ بەرگوێ دەوترێت شاری سلێمانی سزادرێ بۆچی سزادرێ کوێ سزایەدە شارژی سلێمانی ئەگەر سزا بدرێ ئەو کەسانی کە دەسەڵاتیانەیە لێرە ئەوانە سزایەدەن بەڕێی من ئەوانشی کە لە هەولێرن هەر سزایەدەن بۆ لەمانەی قبوڵەکەن بۆچی قبوڵێکی کاکە سلێمانی پرۆژێکیانە بێ تۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی تۆ یان نابێت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی یانە بێت چۆن چاو لە هەولێرە ئەوە چاو لە سلێمانی بێ ئەگەر چاوەکان جیاوازن ئەگەر قبوڵین ئەگەر ڕێگە نادەن تۆ چاو لێرە بێ تۆ نابێت ئەمە قبوڵ بکەی تۆ نابێ قبولی بکەیت چۆن تۆ هاتووی مەسەن سەرۆی من سپێڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 1 دینار سەرف بکرێت لە هەرێمی کوردستانە تۆ بێ ئاگاداری بی وەزیری دارایی ئاگادار بێ کەواتە تۆ یان نابێ سەرۆکی حکوومەتی یا بێ ئاگادار کەواتە سزاکە دووسەرەیە ئەوان چاوپۆشیەکەن لەوەی کە لێرە ئەگوزارێ ئەمانی چاوپۆشیەکردن لەوێ ئەگوزارێ ساعت 47 بە لە 153 پارەکەیان بەشکردو لە بینی خۆیانە ئەو میزانیە ئیتر چۆن داهاتەکان کۆکەنەوە لە سنوورەکان و لە دایرەکان و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا مەسەن بۆ نمونە تخوا من لێرە باعث شتێ باس بکەم لەوانێ ئەو 120 ملیاری کە ماگانە ئەینێرن و ئەممان 48 ملیارە نێرن و ئەوانیش 72 ملیارە پێم وایە ئەینێرن ئێستا ئەگەر موچەی مانگی 10 فوتێ 7 نادە 10 فوتێ یعنی ئەمان سەیکی 120 میلیارد دینار قازانجەکەن بۆ هەرمانیە چی لێکن هەبێسە جوابمان بدەن و پێمان بڵێن ئەو 120 میلیارد چی لێکن لە ئێستاوە من ئەمە چووە دەروی بەوزوعەکە پێم خۆش بوو هەر لە خیلالی ئەم بەرامی بەڕێستەوە پرسیار بکەم ئەگەر فەرەزەن ئەو موچەی ئەو دومانگە نەدرا ئەو دوو پارەی چی لێکری ئەبێتەوە بە پرۆژە پێمان بڵێن کێ ئیکا پەرلەمانیە بەداخەوە واوەتی پەرلەمانەکەی خۆت ئەیبینی 1 ساڵێک و تقریبا مانیەکە سوێندیان خواردووە تا ئەم لەحزەیە هیچ بەرهەمێکیان نییە بۆ هەرێمی کوردستان بەش بە حاڵی خۆم من لە شوێنی ئەندام پەرلەمانە بووە ئەوم قبوڵ نەکرد و هاتمە دەرەوە بکاتەوە قبوڵم نییە من ئەندام پەرلەمانی من بۆ شێوەیە ئەبووە قبوڵیان نەکردایە کامەر لە ڕووی لامەرکەزیەتەوە نەبوو پارێزگاکان پارێزگای و سێمانی لامەرکەزیەتی هەبێ بۆی بتوانێت هەندێک پرۆژە جێبەجێکرێ هەر لەگەڵ پرسیارێکی ترا کۆیەکەمەوە بۆ ئەم شارە هیچ وەزارەتێکی تیانیان باشە بۆ ئەبێ هەرچی وەزارەت هەبێ لە کاتی خۆی کە من بەتێکم نووسی سلەیمانی لە بنێوان پایتەخت و بە قەزا بووندا بردم بۆ لای کاکنۆشیوانی ڕەحمەتی بەراورد لێکم کردبوو لە بینی سلێمانی و هەولێرە ئیدارەیەکی گرتەوە من ئەو مەقالەم نووسی بۆیان بڵاو نەکردمەوە حتا وشە ڕۆژنا هەفتەنامەی وشە بۆی بڵاو نەکردبووە ناچار نردم بۆ کورسان پۆست ئەو کات ئاسمان و کوردستان پۆست ئەوانە بۆیان بڵاو کردمەوە ئەو کاتە لەو کاتەوە سلێمانی زەڕبایخوا ئەو کاتە ئێمە من مدیر عامی سیزمار بووم
ئەو کاتە ئێمە حکوومەتی سەربەخۆ بووین ئێرە پایتەختی هەرێمی کوردستان بوو بۆ ئێمە بۆ لە سەردەمی دوو ئیدارەیە پایتەختی ڕۆشنبیری بوو سیاسی بوو بازرگانی بوو لە هەموو ڕوویەکەوە هەموو کەس دیپلۆماسی بوو هەموو کەس ڕوویتیە کردین ئێمە خەڵکمان هاندا وتمان بچن عیمارە دروستکەن ئەوە دروستکەن ئەو کاتە کە من لێوم لە بیرمە 900 شوێنی نووسن هەبوو لە سلێمانیا یعنی ئوتێلەکان تەنها شوێنی 900 کەسی تیا بوو لە شوێنێکمان هەندێک کۆریمان داوت کردبوو لەکوواک حەمەکەریم ئەو کاتە سەروی دەستەکە بوو من جێگیری ئەو بووم بردمان بۆ شوێنێ بۆ نان خواردن ئاوا دەساوەکەیان کرد بە ژێر قاچمانە یعنی ئەوەندە لە دواوە بوو سلێمانی ئێمە هادی خەڵکماندا ئەوە دروستکەن لە پرێکە حکوومەتێکی گرتەوە کە حکوومەتێکی گرتەوە ئەمان بە کامیلەن چوون تەسلیمی پارتی بوون هاوارمان کرد کاکە با 2000 3000 مەقەڕەکەی لێرە بێ کاکە ئەکرێ ئێرە حکوومەت بووە ئێمە لەو وەکو بۆم باس کردی لە هەموو ڕوویەکەوە ئێمە پایتەخت بووین ناکرێت لە کون فەیەکونەکە ئەوان پایتەخت بوونەی سلێمانی لە بەرچاو نادیدە بگرن و یەکسەر هەموو شتەکان تەسلیمی هەولێرکەن هەولێر ڕاستە لە سەرسەرمانە شارێکە شارێکی دێرینە ئیخێنە سەرسەرمان بەڵام سلێمانی شارێکە و قوربانی داوە من بەراوردەکەم زۆر بەوردی کردبوو خۆزگە کەس ماوە پێم وایە مەقالەکە لای خۆشم ماوە خۆزگە بیان خوێندیاوە حتا بۆ کاک نوشتوانم برد کاک نوشتوان بەڕاستی وتی ئەگەر ئەمە بکەین ئێمە زۆر خەڵکێمان عازبێ بەڵایان نەکردەوە بۆ من بەڵام من هەر بڵاوم کردەوە مەقالەکە لەو کاتەوە سزای سلێمانی ئەدرێ ئەبوایە وەکو جەنابت باس کرد مەقەڕی 200 وەزارەت لێرە بووایە هیچ دنیا وەکو کابرا کەعبە کەس نەبوو دنیا وێران نەبوو آخر زمان 30 وەزارەت ئێمە هەموو وەزارەتەکانمان هەبوو لێرە کە وەختی یەکتان گرتەوە نەچوونە هەم بە ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان هەموو شتەکانتان بردایەوە هەولێر تا کاکە ئێمە بۆ مەرجە ڕێەکەوینەوە حکوومەت یەکگرێتەوە مەقەڕی 30 وەزارەت لە سلێمانیە ئایندەی سلێمانی کامەر ینی تێڕوانینی بەڕێزت بۆ ئایندەی سلێمانی بەم شێوازە مامەڵی لەگەڵا بکرێت چی وڵی سلێمانی هیچ کەسێ ناتوانێت زەفەری پێبەرێت چونکە خەڵکی تایە هەرچەند ئەو ئایسەوەکو پێم لە سەرەتاوە پێم وتی بەداخەوە دەنگە ئازاکان کبوونەتەوە و ئەو خەڵکە ڕۆشنبیرەکە ئێستاکێ بێ دەنگە و ئەو هەموو ستەمەی لە سلێمانیە کرێ هیچ کەسێ نییە قسە بکە مەسەرەن من بۆیە وتم کاکە من خەریکە پاشەخشەکە لەوەی بڵی پایتەختی ڕۆشنبیری چکە تاریفی ڕۆشنبیرم بۆ کردی بزەری بەڵام بە تەسەوری من هەر سلێمانی بە زیندوێتی ئەمێنێتەوە وەگەڕێتەوە سەر ڕێچکەکەی خۆشی خەڵکی دڵسۆزەکانی خۆی ئەتوانن خزمەتی سلێمانی بکەن بەڵام بەمەرجێک جارێکی کە وەکو بۆ خزمەتکردنەکە و خزمەت گوزاریەکە ئەڵێم پەرلەمان کارا ببێتەوە لە پەرلەمانەوە بودجەی سلێمانی دیاری بکرێ بودجەی هەڵبجە دیاری بکرێ هەموو شوێنەکان دیاری بکرێ ئەو کاتە کە بودجەکە هاتەیەرە ئەو کاتە خۆمان لۆمەی خۆمانەکەی ئەگەر نەمانتوانین بودجەکە سەرف بکەین یان وەک پێی سەرفان نەکردوە سەبارەت بە لا مەرکەزیت وەڵام پێم خۆشە شتێک وەڵام من پێم خۆشە دەسەڵات دەبێ ئەویستم با باسی ئەو بکەم هەر کەسێ بێ بە پارێزگا من ئەگەر پارێزگای لە شوێنی دوکتۆر هەڤاڵ پارێزگا بوومە منیش هەر دوکتۆر هەڤاڵم پێکرا من ئەگەر لێو مایلەوانەیە 6 مانگیدارم نەکردایە کاتی خۆشی بە کاک نوشتوان و کاک نوشتوان با من بم بەسەرۆکی ئەو لیستە من بۆ پارێزگاری لەوانەیە تۆزێک تۆ پیاکی زبرم لەوانەیە باشتر بووم ئەوانە بەڵام بەخوا منیش لێ بوومە لە کاک هەڤاڵم بۆ ئەبێ بپرسی بۆ لێرە سەرۆکی حیزب هەیە کە بەڕێز بافڵ تاڵەبانیە کولفی کولە دەسەڵات تەدەخولەکە لە ئیشەکانی پارێزگا جێگری سەرۆکی حکوومەت لێرەیە تەدەخولی تیاکە فلان مەسئول لێرەیە تەدەخولی تیاکە فلان مەسئول لێرەیە تەدەخولی تیاکە یعنی پارێزگاری فەقیر هیچی پێ ناکرێ بە کوردی و بە کورتی تەنها شتە پرۆتۆکۆلەکان ئەو جێبەجێەکە ئەجینا من لە پارێزگایەکە پارێزگارێ بم نە پۆلیسم بەدەست بێ نە پێشمەرگەم بەدەست بێ نە میزانەیەک لەژێر دەستمێت تەنها ئەمە پارێزگا بوون نییە من بۆ خۆم 6 مانگیدارم نەکرد و هاتمە دەرەوە کاکەوەی سیقالەکەم من پۆستێک نابم بەڕێوە کە شوێن دەسم نویتیا دیار نەبێت بەڵام جەنابی کاگەفاڵ لەوەیە کاگەفاڵ تا حدێک من ئەتوانم بڵێم سەرکەوتوو بە ینی هێناوێتی لەگەڵ خۆیان بەڵام بە بۆچوونی من ئەوە زووتر وازی لە قیما وازی بێنە کاگەفاڵ لە قیما مەسەن 2 ساڵەکەی خۆی تەواو کرد لەوێ بیتە کاکە من ئیتر ئەچمە دەرەوە زۆر جوانترە بوو لەوەی کەوا ئێستاکی هەر بەردەوامی داوە من کاگەفاڵم زۆر خۆشەوێ پیاکی دەست پاکە پیاکی دایان پاکە یعنی بەڕاستی هەموو جوانەکانی تایە کاگەفاڵ تەنها ئەو هاڵەیە کە لە کاگەفاڵ شکە بم کۆک خۆشەویستی خۆم وەک خزمیشمە باسیەکەم ئەوایە لە دوای 2 ساڵەکە بیتە کاکە من ئەم پارێزگارە و ماوەکەم تەواو بوو من ئیتر لێچمە دەرەوە منیش پارێزگار بم ئەو هەموو تعددی قیوایە هەبێ لە ناو شاری سلێمانیا و هەر کەسێ دووە خۆی دوو لە ڕووی جەنابەت و بیسەرەکان و بینەرەکان گوندەیە بێ بۆ خۆی و بە ئارزوی خۆی ئەرزداگیرکا و ئەرزتەوزیعکا و لێرە بێنەوە ئەوە بەرەو تێکە و لەکەی تیا بکات و منیش لە دوورەوە سیر بکەم من بەدەستی ئەوم مەسەن بۆ نمونە تەلەڤیزیۆنێ داخرێ پارێزگار هیچ مەسەن تەلەڤیزیۆنی زووم سە گریوان لاوری شێخ جەنگی تۆمە دوایە ئەی تەلەڤیزیۆنەکەی بڵێچی ئەی ناوێت جەنابی پارێزگار بێتە سەر خەت بڵێ کاکە ئەم تەلەڤیزیۆنە بۆ داکە ئێوە ناڵێن دەنگی ئازاد و ئازادی بیرکردنەوە و ئازادی ڕادەربرین و ئازادی چی و چی ئێمە فروزی تەلەڤیزیۆنەکە دابخرێ
تەلەڤیزیۆنی هین سووتێنرا تەلەڤیزیۆنی ئەوەی ناوی چی بوو هۆی یانارتی ئەو کاتە خۆی کاکەڤاڵ نەبوو پارێزگار لەو کاتی ئەو سەردەمەش هیچ دەوری تیان نەبوو لەبەرەوە لێرە تەعەدودی قیوایە جەمسەرەکانی جەمسەری قووەتەکان لێرن بۆ هەولێریش هەروایە بۆ هەولێریش مەسەن ماڵی مەلا مستەفا بارزانی ڕەحمەتی کوڕی کوڕەزای کوردنەوەکانی هەر هەموو جەمسەر و قووەتێکن کە ئومێد خۆشناوە بێ بەژێرەوە لەو بینە بەڵام ئومێد خۆشناوە لەبەرەوەی پیاکی زۆر حیزبی سەرفە کاگومێت زۆر گوێ لێ نییە و خۆشی لە ڕووی مەسەلەتەکێت و ئەوانە ینی بە کوردەکەی ئەمان تا حدێک پارێزگاری پرۆتۆکۆلین ئەجینا من تەسەورەکەم ماڵی مەلا مستەفا لە هەولێرە هەرچیان بێ ئەرز و ئاو تەوزیعەکەن ماڵی مام جەلالیش لێرە هەرچیان بێ ئەرز و ئاو ئەوەی بیانەوە لێرە ئەیکەن پارێزگار ژێبێ لە دوورەوە سیر بکە ئینشەڵا ئەمە نامێنێ ئەم دیاردێ هەر تەنا من داواوەکو ئەو پشتگیری لەو قسەی کاک حاکم لەتیفەکەم کە دوێنێ کردوێتی حاکم شێخ لەتیف بە چوونی من ئیتر ئەبێ بەس بێ لێرە پارێزگار حکوومەت با حکوومەتی بێ حیزبیش حیزب بێ حیزب بێت سیاسەتی خۆی لە خیلالی ئەنجومەنی پارێزگاوە لە خیلالی کارمەندەکانیەوە لە خیلالی پەرلەمانەوە بسەپێنێ بەسەر خەڵکاو لێوە جێبەجێ بکە بەڵام دەست نەشێشێشەدا و ناو حکوومەتەوە یەک نقطەی ئەخیرم ماوە هەر یەک ڕستەی زۆر بەسیتە ئەگەر لە وڵاتێکە حیزب دەستی کێشایە ناو بازرگانیەوە هەم بازرگانەکە فاسی دەبێ هەم حکوومەتەکەش فاسی دەبێت لەبەرەوە هیوادارم ئەوەش نەبێت زۆر سپاس بۆ بەڕێزمان حاجی عنایەت ئەندازیان زۆر ساماندوم کردی بینەر و بیسەر ئێمە لە هەرجەیەک بوون بینەرمان بوون بیسەرمان بوون سپاس بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویستیش بۆ هیوایی کاربەدەستانی پارێزگای سلێمانیان خۆش بوێت هیچی تر ئەو ناحەقیانی کە لەگەڵی کراوە لەگەڵی نەکرێت ئەو شارە جوانە کە بە شارە حیاتەکە ناسراوە بە لە حیاتی هەمومانە گەشت بێت بەخوای گەورەتان ئەسپێرم هەرشاد